دەشی شارەزوور دەکەوێتە نێوان هەردوو زنجیرەچیای بەرانان هەروەها گۆیژە کە درێژ دەبنەوە لە باکووری ڕۆژاوە بەرەو باشووری ڕۆژاوە لە سا 1970 قەڵەمی دەشتی شارەزوور لەم سازانەوە ڕۆشتووە. ئێستا خەڵک وازی لە باخەکانی هێناوە لەبەرم ئاو. هەندێک باخ بە تایوشک بووە کە سەرچاوی هەنار بووە. باوا کۆچک بەداخەوە هەر هەناری پێوەنەماوە کە جوانترین هەنار لە ناوچەی باوەکو باوا کۆچک بوو ئێستا ئەمساڵ ناماوە. من بڵێ ئەو ئافات وایە بۆ منتێقە، بەڵام ئەگەر من بەردەوامی هەبێت کشتتوکاڵ تەواپەکێکەوێت چونکە شارەزوور پشتی کشتتوکاڵی هەموو کوردستانە. ساڵانی پێشوو حیوانەکانمان تا لەسەری 300 سەرۆ بوو، بەڵام ئێستا کەمی کردو بە ڕێژەی کەم بۆ نزیکەی 100 سەر. ئەگەر دەشی شارەزوور کێشەی ئاو نەبێت و گۆڕانی کەشەوە کاریگەری نەبێت لەسەری، ئەگەر ئیدارەیەکی بەهێز ئیدارەی نەدا هەر لە ئەمڕۆ خراپترە. ئەوە باخەی بینی بەخوا بە 2 ساڵەوەم دروست کردووە، بە 2 ساڵ بە خۆم و کرێکار و ماڵ و مناڵم. ئێستا لە ئاخیر و هاتینە سەر دەستی خاڵی. بە گرنگترین و بەپیترین ناوچەدا دەنرێت لە هەرێمی کوردستان. سەرچاوەیەکی گرنگی کشتتوکاڵە بە هەموو جۆرەکانیەوە. دەشتی شارەزوور لە باشوور و باشووری ڕۆژهەڵاتی شاری سلێمانیەوە دەست پێ دەکات و درێژ دەبێتەوە تا شاری هەڵەبجە. درێژیەکەی نزیکەی 45 کیلۆمەتر و پانیەکەی لە نێوان 15 تا 25 کیلۆمەترە. 450 بۆ 600 مەتر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە. پێکهاتەی خاکەکەی لەگەڵ هەبوونی چەندین سەرچاوی ئاو و دەوڵەمەند بە ئاوی ژێرزەوی گرنگترین هۆکارەکانی بەپیتی ئەم ناوچەیەن. بەڵام ماوەی چەند ساڵێکە کاریگەریەکانی گۆڕانی کەش و هەوا لێرەش دەرکەوتووە کە زەنجێکە بۆ سەرەتای مەترسیەکی گەورە. دەشی شارەزوور دەکەوێتە نێوان هەردوو زنجیرەچیای بەرانان هەروەها گۆیژە کە درێژ دەبنەوە لە باکووری ڕۆژاوە بەرەو باشووری ڕۆژاوە. ئەم زنجیرەچیانە پێش 10 میلیۆن ساڵ کە دروست بوون بێگومان لە نێوان هەردوو زنجیرەچیاکە حەوزە دروست بوو. ئەم حەوزە پڕ بۆتەوە بە نیشتەنیەکانی ئەو چەم و ڕووبارانی کە لە ناوچەکەی ئابوون وەکو ڕووبای تانجەرۆ و چەم و ڕووبارانی ترکا بوون. ئەم نیشتەنیانە بێگومان کە نیشتون لە ناوچەکە پێکاتەکەی زۆر بەپیتن لە ڕووی کشتتوکاڵیەوە. لەبەرەوە دەشی شارەزووریش بەم شێوەی کە ئێستا هەیە یەکێک لە هەرە دەشتە بەپیتەکان لە هەرێمی کوردستانە و ئەم جۆرە دەشتان لە ئاسی جیانە بێگومان دەشتێکی زۆر پیتن. هەروەکو لە عێراقیشە دەشتی نیشتوو هەیە لە ناوەڕاستی باشووری عێراق بە هەمان شێوە ئەوانش لە نیشتەنەکانی دیجلە و فرات دروست بوون، ئەوانش بە هەمان شێوە دەشتێکی پیتن لە ڕووی کشتتوکاڵەوە. دەشتی شارەزوور خۆی شوێنی بەرهەمی استراتیجیە. بەرهەمە استراتیجیەکان گەرمە و جۆیە و لە گەڵە برنجە. ئەمانە دەشتی شارەزوور ئەکرێ بەم بەروبوومانە. حکوومەتی عێراقش کاتی خۆی نەیهێڵا جگە لەم بەرهەمانە هیچ بەرهەمێکی تر ینی باخشتیوە لە شارەزووردا دروست بکرێت. چونکە پاش ئەوەی یابانەکان هاتن پەتاتەشیان بۆ هێناوە چەوەنەریشیان بۆ هێنا کە معمەلی شەکرەکەی سلێمانی دروست کرا کەواتە شوێنی بەرهەمە استراتیجیەکانە دەشتی شارەزوور. ئێمە لەم سنوورە لە لادیەکانە هەموو لادیەکانمان مەزدەرێکی ئاوی باشیان هەیە. ئێمە لە سنووری هەورامان نزیکی بۆ 70 شتێک کانیاومان وشک بووە. لە سنووری سازان و لادیەکانی چواردەوری هەڵەبجە زۆربەی کانیاوەکانە وشکی کردووە باخەکانە وشک بووە. ئێمە دەشی شارەزوور کە دەشتێکی بەپیتە بەپیتەکەی بۆ جۆری خاکەی ئەگەڕێتەوە بۆ ئەو مەزدەرە ئاوە باشە سازگارەی کە ئەڕژێت دەشتی شارەزوور. دابەزینی ئاو لە دەشتی شارەزوور یاخود کەمبوونەوەی ئاو لە دەشتی شارەزوورە چەند هۆکارێکی هەیە. یەکێک لە هۆکارەکان هۆکاری گۆڕانکاری ئاوەوە بە تایبەتی بڕی ئەو بارانەی کە ئەبارێت لە ناوچەکەیە. ئێمە لە ئەم دوودەی ڕابردووە بێگومان بڕی باران ساڵ بە دوای ساڵ بێگومان دابەزینێکی بەخۆی بینێ. بۆ نمونە ئەگەر ناوچەکە بە تێکڕا
ساڵانە 600 میلیمتر 600 میلیمتر یاخو 650 میلیمتر بارانباری بێ ئێستا دابەزیەوە بۆ 500 یاخو 550 میلیمتر باران لە نێوان ساڵەکانش هەنێ ساڵ وشکە ساڵی ڕوویدا این بڕی باران زۆر کەم بۆ لە 250 یاخو بۆ 300 میلیمتر بارانباریەوە ئەو ساڵانە توانین بە وشکە ساڵی دابریم ساڵەکانی کەش کە باران بڕی باران کەم بۆ تۆ بە کەمبارانی نایبنین. مەزەر ئاوەکانشمان سەرکی ترینیان ئەحماوایە کە ڕێژەی ئاوەکەی کەمی کردووە بە ڕێژەیەکی هەنێک جار لە کاتی ئاودێریا بە چەمەکە هیچ ئاوێک نامێنێتەوە. مەزدەری دوای ئەو ڕیشێنمان هەیە ڕیشێنیش بە تەواوی کەمی کردووە بەرەو شکبوون ئەچێت کە ئەویش باشی بەشێکی لە شارە زور و سێسایە قوانە ئاودێریە کرد. دوای ئەوە سەرای سوبحاناغەمان هەیە ئەویش هەر تۆزێ ئاوی ماوە. دوای ئەوە بۆی سانسورمان هەیە ئەمە کە چوار ئاوی سەرەکین لە شاخەکانی سووریێن و هەورامان و ئەڕژێتە ناودەشی شارە زور ئەمانە هەمویان بە ڕێژەیەکی زۆر بەرچاو کەمیان کردووە ئەگەر وشک نەبوون شتێکی وایان نییە کە بتوانێت ئاودێریان پێ بکرێت. کاتی خۆی لە دەشی شارە زورە کەم کەسێکە بوو بیری ئرتیوازی بیری قوڵ هەڵکۆنێت هەمووی حەفریە بوو حەفارە چەند مەترێکی هەڵەکەن ئەم حەفارە توانی چەند ڕۆژێک بە بەردەوامی ئاو بدێری بوو ئەوەی بێ ئەوەی 1 سانتیم لە ئاوەکەی دابەزێت کە سەیری ئاوی حەساری سێساقەکەیت ئەوە بۆ 2 ساڵش دەچێت قەترە ئاوی تیان نییە و کە کاتی خۆی هەتا ئەم وەرزش مناڵ هەرمەرەی تیا کرد و ئاوێکی زۆر بوو کۆمەڵ کەسە و گامێشی تیا بەخێەوە کرد بەڵام ستا خۆت زانی بەهۆی دابەزینی ئەوانە هەموو وشک بوون و بەهۆی ئەوە کە خەڵکێک ناتوانێت ئاوێکی باشی دەستکەوێت کەواتە ناتوانێت بەرهەمێکی باشیش بەرهەم بێنێ یا هەنە جۆر کشت و کاڵ بکات. ئێمە زەرعاتمان کردووە لە دەشی شارە زور سەرچاوی ئاوەکەمان بیری حەفرە بیری حەفر ئەم ساڵ ڕێژێکی بەرچاو ئاوەکەی دابەزیوە توانم بڵێم لە 150 دابەزیو لە چاو پارە ساڵی پارە ساڵی پار بیرەکە حسابکەم نزیکەی 12 متر بووە ئەم ساڵداما بەزاندو بۆ 16 متریش بەڵام ئاوی پێویستی نییە بەشی زەرعاتەکە ناکات توانم ڕۆژی بڵێن 2 ساعت ئاوەیەت ساڵانی پێشوو بگرە لە ڕۆژێکا لەوچە 6 بۆ 8 ساعت ئاوی بدایێت بەڵام ئەم ساڵ ئاوەکە دابەزیوە ساڵانی پێشوو بەوەی ئاوەکە زۆر بوو زەرعاتەکەمان بە شێوەی گۆلیێرە کرد بەڵام ئەم ساڵ کاریگەری بیئاوی وای لێ کردوین زەرعاتەکەمان کردو بە سیستمی قەترە ئەوش بەوەی ئاومان نەبووە و ئاوی باشترمان بگەڕێتەوە. بەڕاستی من بڵێ ئەو ئافات وایە بۆ مندێقە بەڵام ئەگەر من بەردەوامی هەبێت کشتتوکاڵ تەواو پێکەوێت چونکە شارە زور پشتی کشتتوکاڵی هەموو کوردستانە یعنی سەرچاوی دابینکردنی هەموو بەرەوە کشتتوکاڵەکانی کوردستانە بەڵام ئەمە ئەگەر ئەوە بەردەوام بێت کاریگەری زۆر خراپێت لەسەر بەرهەمی ناوخۆ. ئەم زەرعاتەمە نزیکەی دۆنمونیوەکە بێت سێ نەوع بیبەرە بیبەری شیرینە شیرینی خڕ بیبەری شیرینی درێژ و بیبەری تون لەگەڵ باینجان جیاواز لە بیبەر و باینجان ئێمە باخی هەناریشمانەیە باخ هەنارەکەمان لە چاو ساڵانی پێشوویە ڕێژەکەی لە ڕێژەی بەروبوومەکەی لە 180 دابەزیوە. بۆ مەسلەی خەزنکردن و هەڵگرتنی هەنار ئێمە بیرمان لەوە کردەوە ساردخانەیەکمان دروست کردو ئێستا ساردخانەی دووەم و سێم و چوارەمیش لە بەرنامەماندایە دەستمان پێکردو و بۆ ئەمساڵ 2 ساردخانەمان ئامادە کردووە بەعەن ئێمە سێم ساردخانەیە بۆی بتوانین کەوا بەرهەمە خۆماڵەکانمان خەزن بکەین و بینێدنەوە بەڵام بۆ مەسلەی هەنار ئەمساڵ لەگەڵ ساڵەکانی پێشوودا هەنار گۆڕانکاریێکی زۆری بەسەردا هاتووە ساڵی وا بۆ 35 ملیۆن کیلۆ واتە 35,000 تەن هەنار لە هەڵەبجە هەبووە لە ناوچەی شارە زور و هەڵەبجە ئەمساڵ بەهۆی ئەو گۆڕانکاریە کەش و هەوای کە لە
ناوچەکان و جیهاندا گۆڕانکاری بەسەرادووە بەشێکیشی کوردستانی گرتووەتەوە هەم لەبەر نەبوونی ئاو هەم لەبەر نەبوونی سامانی ئاوی ژێرزەوی هەروەها بەهۆی بەرزبوونەوەی پلەی گەرمە لە هاویندا و نزمبوونەوەی پلەی سەرما لە زستان و بەهاردا لە مانگی دووسێدا کە گەشتە ناقز بیست زۆربەی بەرهەمەکانی کوردستان تووشی نەمان و فەوتان بوون چەندین گوندمان هەیە وەکو گوندی سازان کە مرکز و شوێنی لەدایکبوونی هەناری کوردستانە ئێستا وشک بوو و نەخەڵکی تیاژیت نەباخەکانیشی سەرچاوی ئاوی ماوە. ئێرە ناوچەی سازانە سەرچاوی ئاوی هەموو ئەم باخانەی سازان ئەم کانیە بوو ئەم کانیە چەند ساڵێ پێش ئێستا تا ئێرە ئاوی هەبوو بەس ئەمە چەند ساڵێکە وشکی کردووە کە وشکی کردووە بووە بە زەرەر بۆ هەموو باخەکان و زۆربەی باخەکان وشک بووە وای لێ هاتووە ساڵانە چەند هەزار تەنێ هەنار لە باخی سازانە هەبووە ئێستا هەنار هیچ ئینتاجێکی نییە ئەم ساڵ هەموو خەڵکەکە وازی لێناوە سەردەمانێ بووە ڕۆژانە لێرە خەڵک هاتوچۆی کردووە ڕۆژانە چەند 50 نەفەر 100 نەفەر لێرە هاتووە ڕۆشتووە ئێمە ئەوە ئێستا بۆ سعاتێ 2 سعاتە لێرەین کەس هاتوچۆ ناکات کەواتە چۆڵەوانێکی زۆر زۆری پێوە دیار بوو ڕۆژانێ بووە لە 1985 قەڵەمی دەشتی شارەزوو لەم سازانەوە ڕۆشتووە ئێستا خەڵک وازی لە باخەکانی هێناوە لەبەرم ئاوە تقریبان 5-6 ساڵ لەمەوە پێش ئەم باخەی من بەلانی کەما هیچ نەبێ 5-6 تەن هەناری بووە بەلانی کەما اینجا هەنجیرێکی زۆر ترێتیا بوو قۆخ ئەوەی باسی ناکرێت قەیسی هەر خۆ دەیبینی وشک بۆ کەوتووە من ڕۆژی وا بووە بەخوا 100 کیلۆ هەنجیرم نردوتە هەڵەبجە چل بنگوێز هەمووی وشک بووە وەڵڵاهی لە بیارە جومعی پێش گوێزم کڕێ هێناوە بۆ ئێرە ترێم لە بیارە کڕێ هێناوە بۆ ئێرە ئاوی خواردنم لە هەڵەبجۆ هێناوە بۆ ئێرە بەخوا قەسم ئەمە تۆ ئەیبینی وەکو بەهەشت وا بوو ئەو ئاوە لێ ئەوە زۆر بوو لەو دەستی سازانە لەوانەیەشی نەخوار و مەرەزایان پێ کردووە پەمیان پێ کردووە پار بتم وعد بێ هەنار نەخۆم پار هەنارم نەخوارد بە هیچ شێوەیە سەیری ئەم باخەمە کرد چۆن بوو ئیسە چۆنە تم وعد و پەیمان بێ ئیمساڵ هەناری کوردستان نەخۆم لەسەر ئەم باخەی خۆم داواکەین لەخوا ڕستی بەوەیمان باو ئەم ئاوەشمان بۆ بتەقێنێتەوە بەخوا گەر ئاوا بێت ئاوی ئینسانیش نامێنێ جاران کانیاو بوو جاران ئیسراحات بوو لێرە ئاو هاتە خوار و خەڵک لەو بەڕۆبانی بمنی کوریان نەمەزان چیاڵێ داواکەین لەخوای گەورە خوا بەزەی بێتەوە بە تەیر و تویرە ئێمە خراپکارین داواکەم لەخوا خوا ڕستی بەوەیمان با ئێستا من حالیان خۆم دڵم گیراوە من لە ڕووی نەفسیەوە ئێستا زۆر نامرتاحم لەبەرەوەی ساڵان هاتووم چەنە برادری دۆست و ئەحبابی خۆم بینیوە لێرە یەکترمان بینیوە یادگاریمان هەیە لەسەرم حەوزوکانی ئێستا هاتووی وشکە ساڵیە ئێستا لەوانەیە ئەوان بڵێ چیەکەی بۆچی ڕۆشتی بۆ سازان چونکە ئەمە هەمووی وشک بووە سەردەمانێ بوو ئەمە هەموو سەوزایی و ئاو بۆ لێرە هیچ دڵخۆشیوینێکی تیان نەماوە یعنی وای لاتۆ من ئێستا حالیان خۆم نزیکی ساڵ ئەبێ ناتوم بێر لەبەر ئەو وشکە ساڵی تااقەت نییە چونکە تۆی وشکە نە ئاوی لێ نە باخی لێ نە شوێنێکی فێنەک نە میوەیە کە هەیە بیخۆی هیچی نییە کە نەیبوو مەجبوری نەیت بۆێر وازی لێبێ تەنانەت ئەوانەیشی کە حیواندار بۆ ئێستا ئەمە خۆمان حیوانمان هەبووە چەند ساڵە برای خۆم حیوانی هەبوو ئەم ساڵ فرۆشتی لەبەر بێ ئاوی ئەمانە هەمووی بەهۆی ئەنجامی بەرزبوونەوەی پلەی گەرما و دابەزنی پلەی گەرماوە لە زستان و بەرزبوونەوەی لە هاویندا ئەمانە کەش و هەوای والیا کردووە سەرڕای ئەو سەرمای کە لە زستانە هات من لەسەر هەنار قسە بکەم لەسەر هەنار لەسەر هەنجیر هەندێ بەرهەمیکە لە مانگی دوودا سەرمایە کات تا مانگی 4 دوو جار و سەرمایە هات ئەو سەرما لە کاتی دروستکردنی گۆبکەی هەنار و هەنار لە خۆ ژیانەوە بوو درەخت لە خۆژیان لەو کادا سەرمایە هات کە ناقص 15 لە هەندێک شوێن گەشتە 20 لە هەندێک شوێن 13 ئەوە بەڕاستی گەورەترین زەرری لە درەختی کوردستان و لە بەروبوومی کوردستاندا 50 ساڵیشە لەم سنوورات پلەی گەرمیدانە بەزیەوە بۆ ناقسەن 16 توانرا لەم سنوورات ناقسەن 16 تۆمار بکرێت کە پلەیەکی زۆر خەیاڵی دابەزینەکەی هەنار مقاومەی ناقص 12 ئەگرێ بەڵام ئێمە تا ناقسەن 16 دابەزی لە هەنێ شوێنە بۆی بوو بەهۆی ئەوەی کە باخێکی زۆر مانوشک بێت بۆیە ئەم ساڵیش بەرهەمەکانمان لە 35 میلیۆن کیلۆوە ڕەنگە 12 تا 15 تا 17 میلیۆن کیلۆ زیاتر کەمترمان دەست بکەوێت
چونکە ئێستا ئەو داتای لە بەردەستی ئەمایەکێمە هەنار کۆ دەکەینەوە یعنی لە سیروان و بەرەو گوندەکانی بەشارەت و شەشک و تەپی سەفا و خێڵی هەموو تاکچیتە ئاوای ڕۆسەمبەگ و عەبابەی لێ و ئینجاکە ئەو شوێنانە بامۆک هەر هەندێک باخت بە تایوشک بووە کە سەرچاوی هەنار بووە باوا کۆچک بەداخەوە هەر هەناری پێوەنەماوە کە جوانترین هەنار لە ناوچەی باوەمەک و باوا کۆچک بۆ ئێستا ئەمساڵ ناماوە. ئەم گۆڕانی کەش و ئاوهەوا کە لە ناوچەکەی ئێمە ڕوویداوە لە زستانە تا ناقسەن 16 تەسجیل لەکرێت و لە هاوینە تا 50 ئەڕوات ئەمە ئەتوانم بڵێم لە هیچ شوێنێکی دنیا جیاوازی پلەی گەرمی زستان و هاوین ناگاتە 65 دەرەجە 66 دەرەجە 67 دەرەجە لە وڵاتی ئێمە ئەم دەرەجە تەسجیل لەکرێت گەورەترین ڕنگدانەوەی ئەم وشکە ساڵیە کە لە دنیا تەسجیل لەکرێت کە ئەم گۆڕان کەشواوە لە عێراق هاتوانن بڵێم پشکی شێرمان بەرکەوتووە لەم گۆڕان کەش و ئاوە ئەکرێت بڵێن دابەزینی ئاوی سیروان کە لە هاوینە لە دەشی شارە زورا کۆبووەتەوە کاریگەری ئاوی ژێزەوی هەبوو بێ لەسەر بیر و کانیا و یا شوێنانە بە چواردەوری ئاوەکە ماڵیان هەیە یا بیریان هەیە کاریگەری هەبووە بۆ ئاوی ژێزەوی ئەو سنوورانی کە نزیکن لە بحیرەی دەربەنی خانەوە ئەکینە بۆ ئاودێری نەبوو هەر بۆ ئەو ناوچانە کە نزیکن لە بحیرەکەەوە توانێتی ئاوی ژێرزەوی ئەوانە بەرزکاتەوە کەواتە ئاوی ژێرزەوی ئەویش لە مەترسێکی گەورەیە ناوچەکە بەوەی بەردانەوەی بەنداوی دەربەنی خان ئەمانش تەسیری خۆی هەیە زیاتر لە 20 بیرم لە بەردەستایە خاوەن باخەکە ناسم جاران لێ ڕۆشتووە ئیستاتێ 30 مەتری وشکە هەیە 35 هەیە 25 بە پێی شوێن گۆڕانکاریەکە بێگومان لە دەشی شارە زورە یەکێک لە سەرچاوە ئەو سەرچاوان ئەوانەیە ڕووباری سیروان کە لەو دوو سنوورۆدیان ڕووباری حکوومەتیان چەندین بەنداوی لەسەر دروست کردووە سەرچاوەکان بە تەواوەتیە توانین بڵین لە سەدا 90 وشکە کات بێگومان ئەمە لە داهاتی ئاوی ناوچەکە کەمەکاتە بە تایبەتی کاریگەریەکەی لەسەر بەنداوی دەربەنی خان کە ئاسی ئاوەکە دابەزیێنە دوای ئەوەش کە ڕووباری سیروان بێگومانە دوای دەربەنی خانەوە بێگومان ئەویش ئاوەکەی کەمە بێتوانێت لەگەڵ ئەوەشە بەرهەمە هاوینەکانیشمان کەمی کردووەکو تەماتە و بیبەر و لۆبیا و ئەوانش کە ئاویان ئەوێ بە ڕێژەیەکی باش ئەوانش ئاویانە شووتی ئەمانش کەمی کردو هەرچەنە بەهۆی ئیستا بەهۆی پێشکەوتنی تەقەنیاتەوە بەهۆی سۆندەی ئاودێری بەهۆی کۆمەڵ شتێکەوە ئەتوانێت ناوە لە هەنێ شوێنە ئەو زەراعەتانە بکرێتوە بە ڕێژەیەکی تا ڕادەی گەورەژەکرێت بەڵام لە چا ئەوەی کە کاتی خۆی دەشی شارە زووی شوێنێکی بەپید بوو بۆ تووتنێکی زۆری لێ ئەکرا علی بابا یا فستقی حەقلی لێ ئەکرا بەڵام ئێستا بە حکمەوەی کە بازاڕی نییە تووتن و علی بابا ئەوانە کەمەکرێ لە جێگرەوەی ئەوانە ئەو بەروبوومی شووتی و کولەکە و تاماتە ئەوانەیە ئەوانیش کە ئاو کەمکە بەڕاستی ئەوانش کەمەکەن چونکە ئێمە شووتیەکێکە لەو بەرهەمانەی کە ڕێژەیەکی ئێجگار زۆر ئاوی پێویستە بۆ ئاودێری ئێمە 4 ساڵ پێش ئێستا 2010 تقریبن ئەو دەشتیان تۆ بە شووتی ماشەڵە ئاوێکی باشیەوە حتا خوارەوە تا خوار ڕۆیشت و ئاوێکی باش هەتا بتوانانی ئاوێکی باش بەس ئەمە 4-5 ساڵە تەواو وشکە ساڵەکە ڕەنگی داوەتۆ لە کانگای کوردستانە بە شێوەیەکی تایبەتیش ناوچەی شارە زور وشکە ساڵەکە تەواو ئاو هیچ کانی و سەرچاوەکانمان تاوا وشکی کردو ئاویتیان نەماوە پەنابێنە بەر بیر و بیری ناڕەحەت و پارێکی زۆریەوە خەرجێکی زۆری ناڕەحەتیەوە بەروبوومەکەیش لە بۆنێ وشکە ساڵیوە حەشەراتی زۆر ڕۆی تێەکە و نابێون سیبمان ئاوەکان کەمن بیرەکان هەر وشکەکەن دوو بیرمانکەوە بە یەک لایلۆنمان بۆ ڕاخستەوە وەکو حوزێکی گەورە دوو بیرێنین جەمعەکەین و کۆیەکەینەوە بۆ یەکدان و یەکدان بە غەرتاز هەم نەقلەکەین بە گاز و بە مەسرفێکی زۆر بۆ زەرعەت و بەروبوومەکان ئاەتر گەنم بێ جۆ بێ شووتی بێ کاڵک بێ شتێکی تر بێ بەیسە وەرزی شووتیە ناڕەحەتە ئاوێکی زۆرێوێ ئاوەکەیش نییە وشکە ساڵیە و بیرەکان وشکەکەن و مەجبوری ئێمە لە بیای بیرێ بکەین بە دوو بیر و کۆی بکەینەوە بۆ حوزێک لە حوزەکەەوە نەقلێکین بۆ شوێنێککە گەرە مشکە ساڵێ بەردەوام بێ ئاوا 2-3 ساڵێ دوانی کە بخایەنێ خەڵک پەناباتە بەر ئیشی ناڕەحەت و بیری زۆر قوڵتر و مەسەفێکی زۆر قوڵتر لەوەچێ بۆیشی دەرنێرێت ئەگەر ئاوای بێ هەر زەرعەت ناتوانێت بکە مەگەر بۆ ئاژەڵێ بۆ ماڵمناڵی خۆی بیرێکی زۆر ناڕەحەت قوڵ لێ بادێ قوڵیش مەسەفی زۆرێ و ئیشی زۆرێ گازی زۆرێ مەسەفێکی زۆرێ سەرەکەی دەریشی نایێتەوە سەرۆزەرێکی زۆر لێ سەرمانە.
ئێمە ساڵانی زوو بە بۆنێ ئەوە کە فەسڵ خۆش بوو وشکە ساڵی نەبوو ئەمان توانی بڕێک حیوانی زۆر بەخێوکەین ڕوومانە کردە شوێنان خەڵک جێ ئەکردینەوە بەڵام ئێستا بە بۆنێ ئەوە کە وشکە ساڵیە و لە وەرگا کەم بۆتەوە ناتوانین حیوان زۆر بەخێوکەین بە بۆنێ ئەوە ئێساوامان پێهاتووە دەستبەرداری بین و ئاژەڵەکانمان بفرۆشی ساڵان کابرا عەرزەکەی بەبێ بەرامبەر ئەدا بە تۆ عەرزەکەی کرد و قەناعەت هەبوو ئیسفادەیەکی لە عەرزەکە کرد بەڵام ئێستا کابرا یە بۆ لای تۆنێ ناڕزایی دەرە بڕێ و ئەڵێ من ئیسفادەم نەکردەوە لە عەرزەکە و زەرەرێکی زۆرم کردووە و تۆش مەجبوری لەبەر مەسڵاحەتی خۆت و لەبەر ئاژەڵەکە بە پارە هەڵی گریتەوە بۆ ئاژەڵەکان ئەگەر دەشی شارەزوو کێشەی ئاو نەبێت و گۆڕانی کەشەوە کاریگەری نەبێت لەسەری ئەگەر ئیدارەیەکی بەهێز ئیدارەی نەدا هەر لە ئەمڕۆ خراپترە بێت لە مەلیکەوە چۆن زەرعەتمان کردووە ئەمڕۆژ هەر بۆ شێوە ئەیکەین ئەبێ ئیدارەکەمان بگۆڕین کشتتوکاڵمان بەرەو کشتتوکاڵێکی تەقەنی و علمی بەرین ئەبێ ئەم دەشتە بە ئیدارە بڕوا بەڕێوە ئەبێ ئیدارەیەکی مەزبوطی هەبێت بەرنامە بۆ ڕێژ ئاو بێت کوێی بۆ گەنم باشە کوێی بۆ سەوزەوات باشە کوێی بۆ خەیار باشە کوێی بۆ تەماتە باشە ئەبێ بەرنامە بۆ داڕژێ ئەبێ کۆمەڵی لیژنەی مختص بێن ئەم ئیشە ئیدارە بدەن گەورەترین کێشەی دەشی شارەزووی ئیسا ئەوەیە وەحدەی تەوزیع بچووک بووەتەوە باوکێ کاتی خۆی 100 دووەنمی وەرگرتووە دوای ئەوە 4 کوڕی هەبووە یەکی 25 ئەوانێکی 4 کوڕیان هەبووە ئیسا وەحدەی تەوزیع لە شارەزوویە لە هەنێ شوێن بووەتە 1 دووەنم لە 1 دووەنما ئینتاج ناکرێت ئەبێ وەحدەی تەوزیع گەورە بکرێنەوە تاپۆ بکرێن ئەبێ ئێمە بەدەستی خۆمان دووبارە مەلاک دروستکەینەوە ئەوانەی کە خاوەن مڵک بوون 1000 دووەنم و 10,000 دووەنم و 100,000 دووەنم تا ئەمە بتوانین شتێکی لە شتە تەقلیدیە کۆنەکە دەرچین بەرەو شتێکی علمی متەتەور بین کە ئەوەی عالەم ئیسا پەیڕەویەکە بۆ کشتتوکاڵ ئەگەر بەم شێوەیە ئیدارێکی لاوازبان هەی بۆ سەرچاوە ئاوەکان ئەگەر بارانی زیاتر بێتوانێ وشکە ساڵیش نەمێنێت بەم شێوەیە ئێمە ئیداری ناوچەکە بکەین ئیداری ئاوی سەرچاوی ناوچەکە بکەین بێگومان ئەتوانین بڵین دوا ڕۆژێکی باشی نابێت هەم خاکی ناوچەکە هەم کشتتوکاڵە دەشی شارەزوورە تەنانەت دوای لات و ئەوانەیشی کە حیواندارن حیوانەکانیان فرۆشتە و چۆڵیان کردو ساڵانی پێشوو حیوانەکانمان تا لەسەری 300 سەرۆ بوو بەڵام ئێستا کەمی کردو بە ڕێژەی کەم بۆ نزیکەی 100 سەر ئەوە باخەی بینی بەخوا بە 2 ساڵەوەم دروست کردووە بە 2 ساڵ بە خۆم و کرێکار و ماڵ و مناڵەوە ئێستا لە ئاخیر و هاتینە سەر دەستی خاڵی